پرسکاری ئاویار کات ئاسۆشکار زۆر هاوکار بوو بەشدار بوو. دیکەن بۆ نانەوەخانەکەم زۆر ئەوە مطاعم خدمەکان بەکە هەیە لازانێت ئەوی خەڵکەکە تێبگەی بزانی وایە ئەوان لەگەڵ ئەوەن کە پلاستیک خراپە زیانی هەیە بۆی لێیان تێبگەی بزانین چۆن بیرەکەنەوە وایە لابردنی پلاستیک درێژی باشە. ئامانجی ئەم کۆنفرەنسە ئەوەیە کە ئالاگی پلاستیکی زۆر کەم بکرێتەوە و لا بردرێ لە ناو نانەوەخانەکە. بۆ لەبەر ئەوەی وەکو دکتۆر کاوە باسی کرد زیانێکی زۆری هەیە بۆ تەندروستی، ئەنواع ئەشکال نەخۆشی و دوور بێ لە هەمولایەک حتا سەرەتانش ئەواکات. کەواتە ئەمانەوێ ئەلاگی پلاستیکی نەمێنێ. زۆر زیانی هەیە بۆ تەندروستی، نەخۆشی لەبەرەوەی تەفاعل لە بینی گەرمایی سەمون و نانەکە لەگەڵ ئەو پلاستیکە تێکەڵە بێت ئەو مادە چیمیاویانە کە ئەچێتە سەر سەمونەکەەوە تۆ ئەیخۆیت. ئەچێتە ناوجان لەوانەیە لە بین ڕۆژێک و دوان دەرنەکەوێ، بەڵام هێواش نەخۆشیەکەت خۆشت نازانی چیتە، بەڵام لە بنەوە ئەو پلاستیکە کە لە مادەی چیمیاوی دروست کراوە نەوت و غازۆوانە وای لێکە کە زیان بە جەستت. کاریگەری لەسەر ژینگە زۆرە، بە تایبەتی لە برەوەی لە کوردستان ڕیسایکلینێکمان نییە کە بتوانین معالەجەی ئەو چیسانە بکەین، ئەو پلاستیکانە. کەواتە ئاژەڵی خوات ئەیخەنچێنە کە هەوا ئەیبات یانە شلافاوێک دێ ئەیبات ئەچێتە ناو دەریاوە ئەو ئاژەڵانی ناو ئەو ماسیانی ناو ئەوانش ئەخنچێ تێگەی. کەواتە ئەمە زیانی لە ژینگەی ناو بەڕ و بەحر هەیە. سەرەتا دەستمان پێکرد بە وشیارکردنەوە بە ڕێگای پۆستەر داکوتین لەگەڵ حملاتی ئیعلامی بە ڕێگای رادیۆ. نامە هەبوون کە تەشجیعەوەیە کرد کە خەڵکەکە دەست پێ بکەن و ئەفۆم کە دەست پێ بکەن علاگەی خۆیان بەکاربێنن و تەشجیعواکەین کە خەڵک لە ماڵەوە خۆی علاگەیەک دروستکە وەکو جاران لە قوماش. حازرنی بۆ شتی گەورە و وەرەقیانە. دوای ئەوە حەزەکەم کارتەها نازانکەم کوردی قساکەنیان ئەو زۆر باشە.